دوبارە سپاس بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە دەمەوێت تەشید کەمەوە کە ئینشاءڵڵا لە یەکی شەشەوە دەسەکەین بۆ پرۆسەیە و ئەو پرۆسەیە بە گوێرەی پێویستی دانراوە بە نمونە لە دروستکردنی ئەو 127 ژوورە لە گەرمیان زۆرترین پێویستیمان هەیە بۆیە زۆرترین ژوورەکان لەناو ئەو پرۆژەیە بەرگەرمیانەکەوێت پاش گەرمیان دێتە سەر پارێزگای دوهۆک لە ناو دوهۆکە پاشتر بۆ ڕاپەڕین پاشتر بۆ سلێمانی بۆ سۆران بۆ جۆرەیە واتە بە گوێرەی ئەولەویەتی ئەو شوێنەدانراوە کە ئێمە پێویستیمان پێێتی ئەگەر قوتابخانەی سێداوامیمان لە گەرمیان زۆر بێ بە تایبەتی لە کەلار لە کفری هەوڵمانداوە تەرچیسکێنە سەر و جێگەیە بۆیە ئەوە نییە پارێزگایك لە پارێزگایە کەمتری بۆ دانراوێ بەشیشی زۆری سێداوامی لە گەرمیان بووە لەبەرەوە هەموو تەرچیزەکەمان بە شێوەیەکی سەرەکی لەسەر گەرمیانە پاشان بە جۆرەی پێداویستیەکان هاتوێنێتە خوارەوە هەر بۆەوەی کە وەکو معلوماتێکی ئیزافی سەبارەت بە تاقیکردنەوەکان لیژنەی باڵای تاقیکردنەوەکان کاروبارەکانی خوانیان تەواو کردووە ئەوەی کە بە من گەیشتووە چونکە ئەرچی من ئەوەیە دامی لۆجستیان بکەم بەڵام لە وردەکاری کاروبارەکان تەواوە ساڵی پاریش هەموو قوتابیەک حاسیبەیەکی تایبەت بەخۆی بۆ جابین کراوە و ئەم ساڵیش هەموو قوتابیەک حاسیبەی تایبەت بەخۆی هەیە بگرە بۆ هەر هۆڵێکی تاقیکردنەوە ئێمە پێمان وتون کە حاسیبەی زیاژیش بدەن بۆی کە ئەگەر حاڵەتێکە عەتەڵبوونێکە ڕوەدات قوتابیان حاسیبیان لەبەردەسای بۆیە داوا لە قوتابیانەکەم پێویستە هەموو قوتابیەک حاسیبەی خۆی پێبێت لە کاتی ئیمتیحانە و حاسیبەی کە وەزارەتی پەروەردە دیاری کردووە ناوێت بە هیچ جۆرێک بۆ دوو قوتابی حاسیبەیەک بدەن ژمارەی ئەو قوتابیانەی کە بەشدارن 170,000 و شتێکە پێم خۆشە دوایەگەر لیژنەی باڵا داتاکان ڕابگەێن یا ڕۆژی ئیمتیحان بەڵام ئێمە لەو ژمارەیە زیاتر حاسیبەمان لە پارێزگاکان تەوزیع کردووە بۆ نمونە تەربیەی ناوەندی هەولێر من دوێنێ کۆبوونەوەیەکم هەبوو لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر 2000 حاسیبە زیاتر دراوە لە عەدەدی ئەو قوتابیانی کە لەوێن واتە بە زیادەوە حاسیبە نێرراوە و داوامان لێکردوون چێکی حاسیبە بکرێتەوە ئێمە لیستی فیدەر و محاویلەی ناوەندەکانی خوێندن لە ئاسی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگاکان داومانە بە بەڕێوەبەراتی گشتی کارەبا کە ساڵانە جەنابی وەزیری کارەبا و بەڕێزان بەڕێوەبەری گشتی کارەبا و تیمەکانی کارەبا هاوکارێکی جددی ئێمەن فیدەرەکان و محاویلەکانیشمان بۆ دیاری کردوون لەو ناوەندانی کە ناوەندی تاقیکردنەوە و لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ هەماهەنگی کراوە نووسراو کراوە بە ڕێزیشان نووسراوی بە پارێزگاکان کردووە کە بەڕێوەبەراتی پۆلیس لە پارێزگاوی دارە سەربەخۆکان هاوکاری ناوەندەکانی خوێندن بن و بەدڵنیاییش هەموو ساڵێک هەموو پارێزگارە بەڕێزەکان هەموو سەپەرشتیاری دارە سەربەخۆکان بەبێ جیاوازی هەمویان هاوکاری پرۆسی تاقیکردنەوەکان بوون و لێرەش دەمێت تەئکید بکەمەوە برایانمان لە هێزە ئەمنیەکان لە ئاسایشی هەولێر و لە ئاسایشی سلێمانیش هاوکارێکی جددی وەزارەتی پەروەردە بوون لە ماوەی ڕابردوو بۆ دەستگیرکردنی ئەو باندانەی کە هەوڵیان داوە نادات پەروەری دروستکەن لە کاتی تاقیکردنەوەکان و فریوی قوتابیان بدەن خەڵکیشیان گرتووە کە ژمارەکەیان کەم نییە و پاشان بە فەرمانی دادوەر دیارە پاشان ڕوبەڕووی دەرگاکانەکرێنەوە ئەوانیش کە شیاوی ئەوەن دەستخۆشیان لێ بکرێت هەموو وەزارەتانی کە هەمانجی وەزارەتی پەروەردەم بۆ تاقیکردنەوەکان جێگەی دەستخۆشین بۆیە من تۆزێک وەڵامەکەم درێژ کردەوە مەبەستم بوو تەنها لە حاسیبە کورتی نەکەمەوە پوختەیەک تام بدەمێت لەسەرەوە لەگەڵ وەزارەتی کارەبا لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن گفتوگۆمان لەسەرەوە بابەتە کردو و بەرنامەم هەیە بەڵێ کاک چەکدار ئەوەی کە من باسم کرد لەم بابەتە وتم کە بابەتی سێدەوامیە نەک لە هەموو شتێک لە بابەتی سێدەوامی باسم کرد تەرمیم جیاوازە دروستکردنی ژووری کەش جیاوازە پار دەستگای خێرخوازی بارزانی 203 قوتابخانەی لە سەرانسەری کوردستانە بۆ ئێمە نۆژەن کردوێتەوە 50 لە دووهۆ بوو و 50شی پێما بێت لە سلێمانی و تەوزیعاتێکی وا کرابوو ئەم ساڵ ئێمە بەرنمەیەکمان هەیە بەرنمەکە من نامێت لێرە بچمەنا وردەکاریەکەەوە دەمانەیە بۆ ساڵی نوێی خوێندنی 2023-2024 کە لەمان جینۆ دەست پێەکە
ئێمە گۆڕانکاری لە جۆری داوامی خۆمان بکەم. گۆڕانکاری لە جۆری داوام ئەوە بەجێڵن ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بڕیاری لێدا لە کۆبوونەوەی داهاتووە وردەکارەکەی و کاتە دەزانن ئەم هاوکاریە ئەم هەماهەنگی کە دەستگای خێرخوازی بارزانەیەکە ئێمە لە سەرەتا باس لەوە بوو کە نۆژەنکردنەوەکان وەکو پار بەردەوامی پێودەین تا ئێستا 1400 قوتابخانە لە کابینەی نوێم نۆژەن کراوەت بێ لەو 203 قوتابخانەی کە دەستگای خێرخوازی بارزانی ساڵی خوێندی پاکردویان هاتە زەرو 1600 قوتابخانە 80 قوتابخانە چۆتە بواری جێبەجێکردنەوە و چەندین قوتابخانەژە سا لەسەر تەواوبوونن یان نیسبەی ئینجازیان لەسەر و 50% 60% هەتا 70% شەوت لە هەموو ئاڕاستەکانەوە هەوڵە دەین نۆژەنکردنەوە دروستکردنی قوتابخانەی نوێ و هەروها فراوانکردنیش پارێزگای دۆچیش بە دڵنیایی پێویستی پێێتی جەنابی سەرۆکی حکوومەت بودجەی بۆ هەموو پارێزگاکان تەرخان کردو هەولێر سلێمانی ئیدارە سەربەخۆکان دۆک خۆشبەختانە لە پارێزگای دوهۆک کاروبارەکان زۆر بە باشی بەڕێوە چووە بەڕێز پارێزگاری دوهۆک هاوکارێکی باشی پەروەردەی گشتی دوهۆک بووە تەندەریانی ئەلان کردووە و بەردی بناغی چەندین قوتابخانەی نوێژ لە پارێزگای دوهۆک دانراوە کە دوهۆک لەو بابەتە دەست پێشخەر بوون کاروبارەکانی خۆیان بە باشی بەڕێوە بردووە لەو پرۆژانەی لەو پارانەی کە تەرخان کراوە بۆ لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە بۆ بودجەی وەزارەتی پەروەردە لە کۆی بودجەی 46 ملیۆن و 524 ملیۆن دینار 46 ملیار و 524 ملیار دینار بەشی ئەوەی کە بۆ پارێزگای دووەک دانراوە لەگەڵ بودجەی پەرەپێدانی پارێزگای دووەک دروستکردنی 13 قوتابخانەی نوێیە لە سنووری پارێزگای دووەک باسی ئیدارەی سەربەخۆی زاخۆ ناکەم پارێزگای دووەک لەبەرەوە ساڵی ئایندا بەدڵنیایی بەڕێزان لە دەستگای خێرخوازی بارزانی هەماهەنگ و هاوکاری ئێمن پلانی دیکەشمانە بێ بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بەڵام ئێستا لەم قۆناغە ئێمە پێویستمان بەوە هەیە بەڕاستی استراتیژی ئێمە ئەوەیە کە سێدەوامی نهێڵی استراتیژی ئێمە ئەوەیە کە ئەو قوتابخانانەی کە ژینگەیەکی خراپیان هەیە باشیان بکەین لەم قۆناغە تەرکیزمان لەسەرەوەیە دوێنێ راپۆرتێکتان لەسەر کرد بەڵێ ئەوە پرۆژەی شۆخەکانی ڕووناچیە لێرە لە هەولێر راپۆرتەکەی جەنابیشتانم بینی بەڵام دەبوو لەگەڵ لایانی معنیش قسە بکەن یانی نەک تەنها ڕێی کەسێک وەربژیرە چونکە بۆی کە وردەکاری زیاتر دەستکەوێ دەکرێت لە لایانی فەرمی پارێزگا وەزارەتی پەروەردە پرسیار بکەن بۆی کە زیاتر بینەر هەموو وێنەکەی لە پێشچاوێ ئەو مۆڵەتە مۆڵەتی پارێزگایە مۆڵەتی ئەو شوقانە کۆنە مۆڵەتی پارێزگا دوو قوتابخانە ئێمە لەوەیە لە وەزارەتە تایبەتمەندەکانی شارەوانی دەستەی وەبەرهێنان وەزارەتی داد دانیشتیان ئەنجام داوە و پەیوەندی تەلەفۆنیشان لەگەڵ ئێمە کرد کە ئەم دوو قوتابخانەیە یەکێکە لەوەی کە گرفتێکی تەکنیکی دروست کردو لە ناو پرۆژەکەیە و وەزارەتی پەروەردە پێشنیاری چییە و چیتانەوێت کە ئێمە بتوانین لەگەڵ ئەو بەڵێندەرەیان ئەو خاوەن کۆمپانیایە کە قساکە بیکە ئێمە لەوێ دیدی خۆمان پێشکەش کردووە ئەگەر ئەو دوو قوتابخانەیە لێرە بڕوخێ لە ناو پرۆژەکە لەو شوێنەیە دەبێ هەل لە ناو پرۆژەکە لە شوێنێکی دیکە دروست کرێتەوە بە جوێرەیە و سایت پلانەی کە هەیە ئەوانیش ڕەزامەند بوون و لەگەڵ دروستکردنی 5 قوتابخانەی نوێ بۆ سنووری پارێزگای هەولێر کە دەبێت نەفسی کۆمپانیا بیکە لە کاتی خۆی کۆمپانیاکە لەسەر ئەمە ڕەزامەند بوو واتە هەل لە ناو شوقەکانی ڕووناچی دوو قوتابخانەی نوێ دروست دەکاتەوە هەل لە ناو نەفسی پرۆژە چۆن ئێستا ئەمە لە ناو ئۆفیسی سەرەکی کۆمەڵ ڕێکخراوی بارزانین لەم جەناحەنە لە جەناحێکی دیکە بەڵام هەل لە ناو نەفسی پرۆژە دروست دەکاتەوە و ئێمە داواشمان کردووە و بەڵێندەرەکەش لەو کاتە ڕازی بووە و مەحزەرەکەش کە واژۆ کراوانێنراوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەوە بووە کە دەبێ بەڵێندەرەکە جگە لەو دوو قوتابخانەیە 5 قوتابخانەی دیکەش لە دەرەوەی پرۆژەکە دروست کاتەوە بۆ وەزارەتی پەروەردە لە کاتی خۆشی لەسەرەوە ڕەزامەند بوو لەبەرەوە ئەو قوتابخانەی کە ڕوخێنراوە هەل لە ناو پرۆژەکە دروست دەکرێتەوە بەڵام ممکنە چەند سەد مەترێک دوورتر لەو شوێنەی کە ئێستا قوتابخانەکەی لێ بڕوخاوە ئەو بڕیارەکە وایە و ئێمە بە جددیش لەسەر ئەو بابەتە ینی بە دوواداچوونی جددیمان هەیە جەنابی پارێزگاریش بە دوواداچوونی کردو دووبارە زۆر
ئەمڕۆ بەڕێز پارێزگاری هەولێر کۆبوونەوەی هەیە لەگەڵ ئەوەی کە چونکە ئەمە دوو ڕۆژ لەوە پێش لەگەڵ بەڕێز پارێزگاری هەولێر قسەمان کردووە ئەمڕۆ کۆبوونەوەی هەیە لەگەڵی ئەی بە دڵنیایی ئێمە ڕازی نابینێ چێت دوو قوتابخانە بڕوخێنە قوتابخانەیەکمان بۆ دروستکات ئەبڕا من لە ئێستا پێ دڵم ئێمە ڕازی نابینە کۆ وەزارەتپەروەردە بۆ ئیتفاقیشمان وان نییە بەس نازانم ئەو باسەی جەنابەت لەکوێوە هاتووە قوتابخانەیەکە ئەگەر لەم جێگەیە ببرێتە شوێنێکی کە قوتابخانەیەکی بۆ دێرنتر دروستکرێتەوە بەڵام 100 مەتر 150 مەتر دوورتر بێ نا ژیانی هەموو ئەو کەسانە ڕائەگرین کە شوقەکانیان کڕی و داواکاریشیان هەیە نە بە نیسبەت ئێمەشەوە 100 مەتر ئەوەندە گرفتە کە ئێمە ببین بە عەرقەلە بەڵام ئێمە قوتابخانەکانی خۆمان دەوێتەوە و پێشمان وتون بەبێ بە کوالەتی بەرزیش دروستکرێ و بەڕێز پارێزگاریش بەڵێنی ئەوەی داوە کە ئەم ڕۆژ لەگەڵی دانیشێ و ئەوەی کە پێویست بێ بۆ دۆسیە ئەنجامێت. سپاسانە.